تا دێلایەن عەرەبی و تورکمانیەکان لە کەرکووک دژایەتی خۆیان بۆ یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نیشان دەدەن. وجود أكثر من 257 ألف نسمة. کۆنگرەی ڕۆژنامەی بەری تورکمانی عێراق لە کەرکووک بە ناوی سەرکردایەتی بەرەکەوە دەڵێن بەبێ مادەی 35 بە یاسای هەڵبژاردنەکە ڕازی نابن. كركوك لها وضع خاص بتنوعه الطائفي والقومي. کەرکووک دۆخێکی تایبەتی هەیە، بۆیە پێداگری ئێمە لەسەر کەرکووک بۆ ئەو لایەنە دەگەڕێتەوە. پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووکیش ڕایگەیاندووە کە ساختەکاری لە لیستی دەنگدەرانی کەرکووکدا هەیە و ناوی 257,000 دەنگدەر لە بەرژەوەندی نەتەوەی کورد لە لیستەکەدا تۆمار کراوە کە ناسنامەی کەرکووکیان نییە. بۆیە هەڵوێستمان وەکو سەرکردایەتی بەری تورکمانی ڕادەگەیەنین. ئەگەر پەرلەمانی عێراق پابەندی داواکاریەکەمان نەبێت و مادەی 35 لە یاساکەدا هەڵبگیرێت، هەموو ڕێگایەک دەگرینە بەر وەکو ئەنجامدانی خۆپشاندان و داخستنی ئۆفیسی کەرکووکی کۆمیسیۆن. لایەنی عەرەبیش لە کەرکووک بە گومانەوە دەڕواننا هەوڵەکانی تێپەڕانی یاسای هەڵبژاردنەکە و ئەوانیش دەڵێن لابردنی مادەی 35 دەنگ و سەنگی عەرەب لە کەرکووک کەم دەکات. يعني لا شك نحن مشروعنا وطني على مستوى كركوك وتحديدا على مستوى العراق. دوای ئەوەی ئەم پارێزگایە لە ساڵی 2023ەوە دووچاری دۆخێکی نەهەموار هاتووە، بۆیە پێداگیری دەکەین هەر پرۆسەیەکی هەڵبژاردن لە سای سەپاندنی یاسا لە کەرکووک بکرێت دەبێت بە پێمەرج و ڕێکاری خۆی بێت. مەترسیمان وەک پێکهاتەی عەرەب لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە لەسەر شێوازی کۆن دەبێتە مایزیان بۆ سنگ و دەنگی عەرەب لەم شارە. بەو هۆیەوە دەخوازین مادەی 35 لە یاساکەدا هەڵنەگیرێت. لایەنە کوردیەکانیش لە نێو پەرلەمانی عێراق هاوڕان لەسەر هەڵگرتنی مادەی 35 لە نێو یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا کوردژیەوە ڕادەوەستن کە بەپی مادەی 35 تایبەتمەندی باڵبژاردنەکە لە کەرکووک بدرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.